السقم ونعود بلحظات العمر لزمان الحكمة بويا پیغمبر صلى الله عليه وسلم پیمان أفرمي إن الله يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. خوي تعالى بي خوش إيمان داران، خوي تعالى بي خوش كاتي كاريك أكي زور ورد كار بيتيايا إتقانت هبيتيايا زور بجواني أنجامي بدي، زور بجواني أنجامي بدي. هیچ بیانویەک ناخواتەوە. هەندێک کەس هەیە بیانوو ئەهێنێتەوە بۆ ئەوەی کارەکانی جوان نەبێ، بیانوو ئەهێنێتەوە ئەڵێ وەڵڵا مامۆسا معاشەکەم کەمە، کەس زۆری لێت کردووە تۆ ئەو ئیشە بکەی بەو معاشەکەمە، کەس زۆری لە تۆ نەکرد. تۆ کاتی ئەڕۆی ئەو ئیشە ئەکەی بەو معاشە 200,000 بێ 300,000 بێ هەرچەندێک بێ کەس زۆری لە تۆ نەکردووە، یا ئەبێ بە جوانی جێبەجێی بکەی یا گوناحبار و تاوانباری و نانی حرام ئەدەیتە دەرخواردی مناڵەکانت. تەنانەت ئەگەر کارێکت گرتە دەست، ئەگەر کارێکت گرتە دەست، ئەگەر زەرەریشی لێ بکەی مادام وعدت داوە بیوەیتە سەر، مادام وعدت داوە بە جوانی ئەبێ بە جوانی ئەنجامی بدەیت. ئەی مقاولەکان، ئەی ئەو کەسانەی کە وەسان، ئەی ئەو کەسانەی کە مۆزەفن، ئەی ئەو کەسانەی کە هەر کارێک لە کارەکانی ژیانتان ها لە بەردەستانە، ئامان ئاگدار بن، ماڵی خۆتان مەڕازێننەوە بە حرام، مناڵەکانتان گەورە مەکەن بە تیکەی حرام، خۆتان قەڵەو مەکەن بە تیکەی حرام. با بزانن هەر کارێک کە ئەیکەن بیان و ناخواتەوە، مەیگرە کارەکە، مەیکە، کەس زۆری لە تۆ نەکردووە بیکەی. کاری مسلمانان مەشێوێنن، قیرێ مەکە و دوای 6 مان بارانێک کورە دوای جاری وایە دوای 1 باران لێ ئەدا هەڵەتەکێ. فێڵ مەکە لە مسلمانان، هەر ئەو قیرەیەکەوە 6 ساڵە دروست کراوە ئیسەیشە بە ئاسانی هەڵاتەکێ، مەگەر مسلمانان خۆیان بڕۆن هەڵی تەکێنن بە ئیشە ناشرینەکانیان. 6 ساڵ بەلە ئیسە کراوە، بۆ ئەڵێ ئینگلیز باش ئەیکا، بۆ من و تۆی مسلمان باش نەیکەی. کاتێ مۆزەفی لە هەر دائیرەیەکا و معاشەکەت هەر چەندێکە یا بیکە یا مەیکە، کردت ئەبێ بە جوانی بیکەی، نەتکرد مەیکە. ماڵی خۆت وێران مەکە، مناڵەکانت بە نانی حرام پەروەردە مەکە، دوایی ئاگری جەهەنەم زۆر خەتەرترە. تۆ کەستان ئامادە نیتان مناڵەکانتان نەخۆش بێ نەیبەن بە دکتۆر، تای بێ نەیبەن بۆ دکتۆر. تۆ بۆ تایەکی دنیایی کە تایەکە تۆزێ جسمی گەرمە ئاوا هەڵپەت دێ و بە هەڵەداوان ئەیبەی بۆ عیادەیەکی دوور و بۆ سلێمانی و بۆ ئەملا ئەولا بۆ ئەوەی مناڵەکەتیانە چێ. ئەی ئاگری جەهەنەم، لە ئاگری جەهەنەم ناترسی؟ تۆ حرامە دەیتە دەرخواردی، تۆ ئەیخەیتە ئاگری جەهەنەم. یا ئەیها الذین ئامنوا قوا ئەنفوسەکم وئەهلیکم نارا. خۆتان و ماڵ و مناڵتان ئیمانداران لە ئاگری جەهەنەم بپارێزن. وەقودها الناس والحجارە، ئەو ئاگرەی کە سوتەمەنیەکەی بەردی کبریتیە و بەزەین بە کەسە نایەتەوە، ئینسانەکان ئەخرێنە ناوی ئەبنە سوتەمەنی ئەو ئاگری جەهەنەم. خواب من و ئێوەش پەنا بدە لە ئاگری جەهەنەم. بۆیە جوانکاری و کارجوانی و وردەکاری لە کارەکانە صیفەتی ئیماندارە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە زۆر شتە تەئکید لەسەر ئەمە ئەکا. بۆ نمونە ئەو کەسەی کە قورئان خوێنە، پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم، ئەفەرمێ الماهر بالقرآن مع السفرة الكرام البررة. ئەو کەسەی کە لە قورئان خوێندنا زیرەکە و بە جوانی قورئان ئەخوێنێتەوە، ئەوە لەگەڵ مەلائیکەکانایە، ئەوە پلەی لەگەڵ ئینسانەکانە نامێنێت، بەرز ئەبێتەوە. و ئەو کەسەیشی کە قورئان بە جوانی نازانێ و هەوڵەدا فێر بێت، 2 جار ئەجری هەیە و 2 پاداشتی هەیە. کەوابوو ئەوەی کە جوان خوێنە و ئەوەی کە بە جوانی و تەجویدی مەزبوطە، ئەوە پلەکەی بەرزترە، ئەوە پلەکەی بەرزترە. هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثی ترە ئەفەرمێ إن الله كتب الإحسان على كل شيء. خوای تعالی چاکەکاری وردەکاری لە هەموو شتێکە لەسەرتان نووسیە مسلمانان، خۆتان مەخەڵەتێ،
من نڵێ من ناگرێتەوە ئەو ناگرێتەوە هەموومان ئەگرێتەوە لە مناڵۆ تا گەورەمان کەس خۆی لێ دەرنەکا کەس نەڵێ وەڵایی ڕاستەکە فڵان مۆزەف لە دائیرەکە فێڵەکە تۆ خۆت ڕۆژی چەند سەعات فێڵەکەی لە ئیشەکەتە چەندێک دواتێی چەندێک درەنگ زوو ئەڕۆیتەوە چەندێک خەڵک ئەنێریتەوەڵێ بڕۆی بەیانی بێرە و فێڵی لێ ئەەکەی حەق خۆیەتی لەو دەقا ئیشەکەی بۆ جێبەجێ بکەی لە چەند شوێنە ئەوانەی کە فیترن ئەوانەی کە نەجاڕی سەبن ئەوانەی کە بەقاڵن هەها دیتانە جاروا هەیە لە شتێک خۆت زەمیری خۆتت مرتاح نەکردێ ئەی دەی پێی زەمیری خۆتت مرتاح نەکردێ زەمیری خۆتان مرتاحکەن برا بە ڕێزەکانم شەیطان نەیە بتان خەڵەتێنێ شتێکی کەم تەسیر لە ژیان ناکا تەسیر لە ژیانی تۆ ناکات ئەگەر نەبێ بەڵام ئەگەر فێڵی تیا بکەی بەڕاستی ژیانت پڕ لە حەرامیەکە ئەتخاتە ئاگری جەهەنەمەوە بۆیە ئاگاتان لە خۆتان لێ برا بە ڕێزەکان إن الله كتب الإحسان على كل شيء یەک شتی دەرنەکردێ هەموو شتێ چۆن لە نوێژە چۆن لە ڕۆژووە چۆن لە عومرەیە چۆن لە وردەکارەکانی ژیان لە عیبادەتە ئاوا ئەبێ لە معاملەتە لە کڕین و فرۆشتە لە عهد و پەیمانتە لە هەموو کاروبارەکانی ژیانتە ئەبێ تەعالە لە قورئانە ئەفەرمێ لە سورەتی نەمل ئایەتی 88 أفرمي وترى الجبال تحسبها جامدة وهي تمر مر السحاب أو كيوانك أي بينن أو جولانك أي بينن إيوة قمانتان وايا كاتي سيريكن وأزان جامدة ولا شيونك أي خويايتي بلام ضليابا وهي تمر مر السحاب شون حور أتيتو أرواب خيراي ئەو کێوانەش ئاوا بە خێرایی تێن و ئەڕۆن و سوور ئەخۆن ئەمە لە سەردەمێکا بوو کێ ئەیزانی زەوی سوور ڕەخوات و ئەو کێوانە سوور ڕەخواتۆ کەس نێ ئەزانی ئەمە خوای تەعالا پێش 1400 ساڵ پێش ئێسا بۆ پێغەمبەر ئەمایەتەی دابەزاندووە وترى الجبال تحسبها جامدة وهي تمر مر السحاب صنع الله الذي أتقن كل شيء ئەوە سڵعی خوایە دروستکراوی خوایە کە خوای تەعالا هەموو شتێکی بە ئیتقان و بە وردەکاری و بە جوانکاری دروست کردووە صیفەتی خوایە ئیتقان ئێمەش پێویستە خۆمان بڕازێنینەوە بە صیفەتەکانی خوای پەروەردگار